سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵ هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ملیتاریزەکردنی شاری سنا هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی نرخی بەنزین لە ئێران، بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆستانە لە مەریوان، بەڕێوەچوونی مەراسمی حوتەمین ڕۆژی گیانەدەستانی خۆسرۆ عەلی کوردی و هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەربەشداربووان، سەپاندنی حکمی 48 ساڵ زیندانی تەعزیری بەسەر 5 هاوڵاتی خەڵکی شاری دێهدەشت و لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. گیانبەختکردنی باوکی پێشمەرگێکی گیانبەختکردووی کۆمەڵە. ڕۆژی هەینی 21 سەرماوەزی 1404 هەتاوی باوکی پێشمەرگێکی گیانبەختکردووی کۆمەڵە بە ناسناوی عەبدوڵڵا محەممەدی کۆچی دوایی کرد. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، باوکی ئومێد محەممەدی بە ناسناوی ئومێد نەوەڕە خەڵکی شاری سنە و پێشمەرگەی زەحمەتکێش و وەفادار بە ئامانجەکانی کۆمەڵە کە ڕێکەوتی 27 ڕەزبەری ساڵی 1364 هەتاوی بەهۆی تێکەڵچوونێک لەگەڵ هێزەکانی ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی گیانی بەخت کردووە بەهۆی لەسەرەوەبوونی تەمەن کۆچی دوایی کردووە. شاینی باسە تەرمی باوکیە و قارەمانە بە بەشداری بەرینی خەڵکی ئازادیخواز و تێکۆشار ئەسپەر دەکراوە. میلیتاریزەکردنی شاری سنا هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی نرخی بەنزین لە ئێران. بەپێ دوایین زانیاریەکان، هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی گەڵاڵەی بەرزکردنەوەی نرخی بەنزین لە ئێران، ڕۆژیمی کۆماری ئیسلامی هێزێکی زۆری ڕەوانەی شارەکانی کوردستان و بەتایبەت شاری سنە کردووە. بەپێ هەواڵی گەیشت و هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی ئەو گەڵاڵەیە، ڕۆژیمی کۆماری ئیسلامی لە ترسی دیسان ڕاپەڕینەوەی خەڵکی ئازادیخواز لە ئێران و کوردستان هێزێکی زۆری تایبەت و سەرکوتی ڕەوانەی ناوەندە سەربازیەکان لە شارەکانی کوردستان و بەتایبەت شاری سنە کردووە کە لە ئاگەری ڕاپەڕینی خەڵک لە زووترین کاتدا بڵاوە بە کۆبوونەوەکان بکات. شاینی باسە شەوی هەینی 21 سەرماواز لە بەردەم هەموو بەنزینخانەکان ڕیزی چەند سەد متری خەڵک بەمبەستی وەرگرتنی بەنزین پێش لە بەڕێوەچوونی گەڵاڵەی بەرزکردنەوەی نرخی بەنزین ساز بوون. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆستانە لە مەریوان. ڕۆژی هەینی 21 سەرماواز هەڵمەتی زاگرۆستانە لە دارستانەکانی نێوان کاڵ و جەگاشێخانی مەریوان بە بەشداری بەرینی چالاکانی مەدەنی و ژینگە پارێزان بەڕێوەچوو. بەپێی راپۆرتەکان، ئەنجومەنی سەوزی چیای مەریوان بە یارمەتی ڕێکخراوە مەدەنیەکان، شاخەوانان و هەموو چین و توێژەکانی دیکەی کۆمەڵگای شاری مەریوان حوتەمین ساڵی چالاکی زاگرۆستانەیان لە ژێر دروشمی ژینایی ئەم نیشتیمانە بە سەوزایی زاگرۆسەوەیە بەڕێوەبرد. لە بەردەوامی هەڵمەتەکەدا، ئەنجومەنی چیای سەوز ڕایگەیاندووە هەڵمەتی ناشتنی نەمامی جار بەڕوو، بەمبەستی بوژانەوە و بەرگری لە داگیرکاری و تیمارکردنی دارستانە سوتاوەکان و ساڕەشکردنی بەشێکی بچووک لە زەمی زاگرۆسی نیشتمانە. بەڕێوەچوونی مەراسمی حوتەمین ڕۆژی گیانەدەستانی خۆسرۆ عەلی کوردی و هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەربەشدار بووان. بەپێ ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، ڕۆژی هەینی هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی مەراسمی حوتەمین ڕۆژی گیانەدەستانی گوماناوی خەسرە و عەلی کوردی پارێزەری خەڵکی شاری مەشەد، هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر بەشداربووان و کۆمەڵێکی زۆر لە چالاکانیان دەست بەسەر کرد. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، نەرگز محەممەدی بەندکراوی سیاسی پێشوو براوەی خەڵاتی نۆبێل، پورە نازمی، عالیە مۆتەلەبزادە، سپیدە قۆڵیان، هەستی ئەمیری و ئەبۆلفەز ئەبری بەندکراوانی سیاسی پێشوو، حەبیب فەدایی، ئەسەدوڵڵا فەخیمی و ئەکبەر ئەمینی چالاکانی سیاسی، عەلی و ڕەزا ئادینە ئازاد لە ئەندامانی بنەماڵەی دادخوازان و هەروەها سێ ئەندامی بنەماڵەی خۆسرۆ عەلی کوردی بەناوەکانی داود، ئەحمەد و جەواد عەلی کوردی لەلایەن هێزەکانی ئیدارەی دەسەڵاتی ڕژیمەوە دەست بەسەرکراون. شاینی باسە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی دەست بەسەرکراوان زانیاریەک لەبەردەستانیە. سەپاندنی حکمی 48 ساڵ زیندانی تەعزیری بەسەر 5 هاوڵاتی خەڵکی شاری دێهدەشت.
لە ڕۆژانی ڕابردوودا 5 هاوڵاتی خەڵکی شاری دێهدەشت لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە سەرجەم حکمی 48 ساڵ زیندانی تەعزیریان بەسەردا سەپێنراوە. بەپێ راپۆرتەکان فەیزۆڵڵا ئازەرنووش لەلایەن لەقی 102 دادگای ئینقلابی شارستانی کۆهگیلویە حکمی 23 ساڵ، میلاد کەریمی نەسەب 11 ساڵ، ئەمیر حسێن موحسێنی پور 8 ساڵ، مەهدی کەرەمی 5 ساڵ و حەمید دەستوانە 1 ساڵ زیندانی تەعزیری بەسەردا سەپێنراوە. شایانی باسا ئەو 5 هاوڵاتیە بە تۆمەتی سازکردنی گروپ و هەڵگرتنی چاک بەمبەستی دژایەتی لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی، بێڕێزی بە ڕێبەری ڕژیم، هاوکات لەگەڵ دەوڵەت و گروپەکانی دژ بە ڕژیم و پلان ڕێژی هێرش بۆ سەر پایتەختی ئێران ئەم حکومەیان بەسەردا سەپێنراوە. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی نەیشەکەری میانابی کەرخە. ڕۆژی هەینی 21 سەرماوەز کۆمەڵێک لە کرێکارانی شەرکەتی نەیشەکەری میانابی کەرخە دژ بە وەدینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەپێو وێنانەی بەدەستمان گەیشتوون، بەشتەرگوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی سیستماتیکی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵگرتنی پلاکارد، خۆزیاری بەرزکردنەوەی یاسی حەقدەست بەپێ ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەست و مەزایەت دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەی و هەروەها گۆڕانی گرێبەستەکانیان بوون. ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی مۆخابراتی ئێران. بەپێ راپۆرسەکان، کرێکارانی شەرکەتی مۆخابراتی ئێران لە شیراز دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکان لەلایەن بەرپرسانی شەرکەتەوە ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان، کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە حەقدەستی کرێکاران بۆ ماوەی زیاتر لە 6 مانگە پێیان نەدراوە و ئێستا لە دۆخێکی زۆر خراپ یابووریدا دەژین. لە بەردەوامی ناڕزایەتیەکاندا، کرێکاران خوازیاری پێدانی مافی بیمەکانیان، کۆچەی هاتنی گوشاری ناوەندەمنیەکان لەسەر ناڕازیان، پێدانی حەقدەست و مەزایەت دواخراوەکان، وەرگرتنی هێزی کاری نوێ، کەمکردنەوەی سەعاتی کار و هەروەها بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان بوو. دووە هەواڵ لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارەدراون. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 4 هاوڵاتی بەناوەکانی کەبیر مەحموود وەند، یاسر جەهانتیغ، محەممەد قەهرەمانی و ساسان شێخی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی ماهشەر، ساری، فردەوس و بێهبەهان ئاعدام کراون. هەروەها 7 بەندکراوی دیکە بەناوەکانی عەلی شاملو، مەنوچێهر نەوابی، سەعید خۆشکەلام، محەممەد سووری، شەهرام میرزادە، فەردین ڕەزایی و حەبیب فەریدی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی بۆجنور، تایبات، لاکانی ڕەشت و دەستکردی ئیسفەهان لە سێدارەدراون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.